وێنەی ڕۆڵە 5 ساڵانەکەی بەدەستەوە گرتووە کە 30 ساڵە ون بووە و بێسەر و شوێنە. بۆی حکوومەتی هەرێم قودرەتی بگەڕێ کون بەکونی ئێرانە چونکە قودرەتی ئیبراهیم خاوەنی 7 شەهیدە و تاقانەی کیمیایی بارانە. لە ڕۆژی گیانی مناڵانی ونبوودا دەڵێت تا ئەو ڕۆژەی دەمرێت لە چاوەڕوانی گەڕانەوەی ڕۆڵەکەیدا دەبێت. چاوەڕوان و ڕۆژە لە ڕۆژامدا لە دەرگاو بێڵێنەوە ئەفانات و ئەلێ قەسەمی بەخوا لە ناو 15 ناڵە بۆ دەتێرم لە ناو 15 ناڵە 20 ناڵە بۆ دەتێرمەزەمەوە کوڕی خۆمە چاوشینەکە موزەرد خوشکێکی بوو لە خۆی مناڵتر و کەوت ئالێرا سەری شکان بەقە و پەنجەی منە ئەو لەو سەرێ دەرنایە لێوە چونکە شکاوە برای شیرینم ئێمە داخمان زۆرە ئێشمان زۆرە بەس بە داخە ئەمانە یعنی گەنێسە و پلەپایان ناگەڕێن بە دوای ئەو مناڵان ئەو کەسانە کە تیاچون هەر بێن سڵاوێکمان لێکەن و مەرحەبایەکمان بکەن بەڵێن ئێمە ئەم ڕوتبە و ئەم جوانی هەمانە هین هێوەیە. یا ڕەبی ئەڵێم حکوومەتی هەرێمی کوردستان خوا خەجاڵەتی دنیا و قیامەتتان کە کە 38 ساڵ نەتانتوانی کەیسی مناڵانی ون بوومان بۆ یەکلا بکەنەوە. نەتانتوانی سنتەرێکی پێشکەوتو لە وڵاتادانیان هەتا هەر مناڵێ دیعایبوونی خۆی کاڵێ هەڵە بجەیم فەحسەکان یەکلایی بکرێتەوە فەحسەکان و کۆوانەی بینیمان کە ئەوانەی تر هاتنەوە فەحسەکانیان چی بەسەر هات ئەمانە جێگەی نیگەرانیە جێگەی ئازارە هەتا ئەو ڕۆژەشی ئەمرم لەو چاوەڕوانیان بخوا ڕەحمم پێ بکات و دەرگام لێ بکاتەوە. لە مۆنومنتی شەهیدانی هەڵەبجە دوو مەراسیم لە ڕۆژی گیانی مناڵانی ونبوو بەڕێوە چوون. ڕێکخراوی لەهای پەردەیان لەسەر سومبولی مناڵانی ونبووی هەڵەبجە لادا و کۆمەڵی قوربانیانی چەکی کیمیایی هەڵەبجەیش مەراسیمێکی ساز کرد. ئەو کە جێگەی کەم تەرخەمیە تاوەکو ئێستا لە ڕێگای پەرلەمانی عێراقەوە داوایەک نەکراوە لە کۆماری ئیسلامی کە ئەمە بکرێنە هەموو غەمی خۆیان بۆ سۆراخکردنی مناڵەکان ئێمە ئەبێ لەو ڕێگەوە داغڵبین چونکە هەرچی مناڵی کیمیابارانی هەڵەبجە بێت لە وڵاتی ئێرانە بتوانم بڵێم دراوە بە خێزانەکان. مناڵانی ونبووی هەڵەبجە زامێکی هێمیشە زیندوی جەستەی هەڵەبجەن دەیان خێزان هێشتاش چاویان لە دەرگای حەوشەی ماڵەکانیانە ڕۆژێک لە ڕۆژان هەواڵی دۆزینەوەی ڕۆڵەکانیان پێ بگات. ئەوان حکوومەتی هەرێم و عێراقیش بەکەم تەرخەم دەزانن لە گەڕان و دۆزینەوەی مناڵە ونبووەکانیان. سامان فەتاح کەناڵی ئاسمانی پەیام هەڵەبجە.